سڵاو بەڕێزان خۆشەویستانی پێویستە تەلەڤیزیۆنی و تەلەڤیزیۆنی خۆشحاڵین لە خزمەتانداین لە نێو یاریگای چیا لە شاری سلێمانیەوە بە شێوەی ڕاستەوخۆ یاری نێوان هەردوویانی بابان و ڕانێکان بۆ لەگوازینەوە ئومێدوارم لەگەڵمان بن و بە پێیتوانە بەشێکی جوان یارەکەتان بۆ دەگوازینەوە بۆیکری بینن وێنەی هاندەرانی یانی وەرشێڕانی ئێستا نێو یاریگای ئازادڕەش بیرشم چ باسی کەم ببورن ڕەمەزانتان پیرۆز بێت خوای گەورە نوێژ و ڕۆژووی گزایشتان قبوڵ کات لەگەڵمان بن هاوکارمان بن لایڤەکەمان بۆ شێر بکەن بۆ زۆرترین کەس ببینێت بە زیاتر لە 6-7 پاسی گەورەوە هاندەرانی یانەی وەرشێڕانی هاتوونێتە شاری سلێمانی بۆ هەندانی یانەکەیان لە گرنگترین یاریدا لە بەرامبەر یانەی بابان بۆ ئەوەی کا بتوانێت یانەی ڕانیا سێ خاڵی گرنگی یارەکە بەدەست بێنێت لەگەڵمان بن یارەکەتان بۆ دەگوازینەوە بەسەر چاو یاریەکە لە ماوەی دەقەیەکی تردا دەست پێ دەکات یاریزانەکان وردە وردە دێنەوە یاریگا ئەمە وێنەی یاریزانانی هەردوو تیپا یانی وەرشێڕانی و یانی وەرشی بابان هاتنە نێو یاریگا هاوکارمان بن لایڤەکەمان بۆ شێر بکەن بۆ زۆرترین کەس بیبینێ سپاسان دەکەین
هاوکارمان بن لایڤەکەمان بۆ شێرکەن سپاسان دەکەین. پێکاتی ئەمڕۆی یانوەر شیرانی بریتێ لە سەعەد کاردۆست سەفین سەرهەد ئارام سامان ئەحمەد ئیدریس چالاک لازۆ محەممەد چالاک محەممەد مبارەک ینی دەکان ئامادە بن بۆ دەستپێکی یاریەکە. ڕانیا با درێسی سەوز و بابانج با درێسی هەناوی یاری ئەمڕۆ دەست پێ دەکەن. یاریەکە لە نێو یاریگای چیایە لە شاری سلێمانی. یاریەکە دەستی پێ کرد. سپاسان دەکەین. بله. هێرشێکی زۆر مەترسیدار و بۆ سەر گۆڵی یانەی وەرشی بابان، بەڵام حەکەم دیاربوو فاوڵ هین پەنالتی نەبوو، بەدەستی یاریزانەکە کەوت. حەمەدەکانۆ ویستی گۆڵەکە تۆمار بکە، یەکەم گۆڵ بۆ خۆی بێت، زیادە نەتوانرا گۆڵەکە تۆمار بکات. لێدانی کە ڕاستە خۆی ئێستا بۆ یانوەرشی
ئەنجام 0-0 لەسەر تای گەمی یەکەم لای هاوڕێژیان بەس ئەو دەستت زۆر دەدەچێت بەڵێ بەرەزان وەکو پێم وتن هەرێکە لە سعد و کاردۆست هەروەها حەمەیادا سەرهەد ئارام سامان گورهان ئەحمەد لەگەڵ ئیدریس و هەروەها چالاک و لازۆ و محەممەد مبارەک ڕەشە ئەمە پێکاتەی سەرەکی یانەی وەرزشی بۆنگۆ ئەنجام یاریەکەش تا ئێستا 0-0 سپاس بۆی بەرز دەتوانن ئێستا لە تەلەڤیزیۆنی ئێرانیش هەر بە هەمان شێوە بینەر بن سپاسان دەکەین سپاس بۆ متمانەتان
لێدانێکی ڕاستەوخۆ بۆ یانێڕانیان لێدانێکی بەهێز بوو بەڵام گۆڵچی توانی کۆنترۆل بکە سپاس بۆی بەڕێز و خۆشەویستان لە قسمەتاندای خۆشحاڵین کە لەگەڵی و خۆشەویست داین کاردۆست محەممەدە کانۆ لێدانشی لێدا بەڵام ڕۆشتە دەرەوەی یاریگا زێرێکی زۆر مەترسیدار بۆ سەریانی بابان بەڵام نەتواندرا بکرێت بۆ هاندە لە جوانەکانی یانەی وەرزشیڕانیان لەو بەرەوە بە هەموو شوێک هانی یانەکەیان دەدەن جێ پێزانین ئەو هەموو کەسا لە ڕانیەوە هاتۆ بۆ هاندانی یانەکەیان topaka boya من ايه
دەرەوەی یەکەدا. هێرشێکی زۆر مەترسیدار و بەڵام ڕۆژ تا دەرەوەی یاریگا. خۆشەویستانمان لە تەلەڤیزیۆنی ئیرانیا تکایە گرفتێکە بوو زوو ئاگادارمان بکەنەوە بۆی کە بتوانین چارەسەری بکەین. بوو دەخێتەوە بۆ دەرەوەی یاریگا. هاوتێک لە بەرژەوەندی ئیرانیا خوش کاک محمد سپاس بازو بالازت سکان خوشگل دیکھو. ئەمڕۆ سەوڵپۆشەکان دەیانەوێت با برنەوە و سێ خاڵی گرنگەوە لە شاری سلێمانیەوە بگەڕێنەوە بۆ شاری ئیرانیا. هەموو هەوڵێکیانەوەیە ژمارەیەک لە هێرشی زۆر مەترسیداریان کردووە سەر ڕۆڵی یانەی بابان، بەڵام تا ئێستا هیچ کامیان فەرکەوتوو نەبووە. مەیدانێکی ڕاستەوخۆ بۆ یانەی ئیرانیا.
تاسع 0-0 دورات شەهرەمانیە نووسیوێتی ڕزگاری گۆڵی خواردووە. ڕزگاری گۆڵی شتێ بووە ئەسان خۆش بێ ئینشاڵڵا ڕانش گۆڵێکی نەکا باشە کەسی نییە سپاسان دەکەین بەڕێزان لەدانێکی ڕاستەوخۆیە جێبەجێ دەکرێت با بزانین کام لە یارزانەکان دەیانەوێت گۆڵ کۆمار بکەن جێبەجێ کرا دەکرێتەوە بۆ دەرەوەی یاریگا سپاسان دەکەین بەڕێزم سپاس کاکخالی سپاس بۆ هەموو بەڕێزان خۆشەویستان سپاسان دەکەین
باشەیەک بۆ یانێڕانیە با بزانین هێرشیان گۆڕانکاریەک لە ڕیزی ینی بابان ئەنجام دەدرێت ژمارە 98 دێتە ژوورۆ ژمارە 10 ژمارە 10 لەگەڵ ژمارە یەکەم گۆڕانکاری ینی وەرشی بابان بوو هێرشەکانی یانێڕانیە بەردەوامە یعنی وەرشی بابان زۆر لە هەوڵی تاقیکردنی یاریەکەدان ببوورنەوە عەمودا لە بەردەمینەکەدا ناتوانین جوان
علي اوفسايد يقلب جونيو. تصور دەکەم دقەی دەوروبەری چی دەچێت. ئەگەر هەڵە نەبێت ئێستا دقەی 37. لە تەلەڤیزۆن دەقەکانمان داناوە، حتمما دەتوانن بیبینن. Golunu alınca becerikli. Babzan'ın
علي علي يواش يواش فوق وطيها لا لا هنا هنا شۆڕی جەد و ڕزگاری سفر. گەمی یەکەمی یاری نێوان هەردوو یانەی بابان و ڕانیا بە ئەنجامی 0-0 بە کۆتا گەیشت
لە گەیمی دووەم دینەوە خزمەتەوەی خۆشەویست و بەڕێز لەگەڵمان بن. سپاس بۆ کۆمنت بۆ لایک بۆ شێرەکانتان دەستان خۆش بێت. الو سلام اللي بباش شكور يا اخواني بسلامة يا اخوان رجعنا ولا باش يا اخوان سلامة جماعت باشه ایست مساقه و نوارازی قربانی بود نمی‌خواستم کاروان